دێتە ناو مزگەوت جلوبەرگەکەی وەکو پێویست نییە. جلوبەرگەکەی ئەو جلوبەرگە نییە کەەوە پێغەمبەری خوا پۆشی کە سەحابە پۆشی. سێرەکەی جلەکەی تەسکە، هاتووە بۆ نوێژ جلەکەی تەسکە، هاتووە بۆ نوێژ بانپشتی بە دەرەوەیە. باشە پرسیار نەکردو لە خۆت ئایا دروستە من بەم جلە نوێشکەم؟ ئێمە گلەی لە ئافرەتانەکەین لە جلەکانیان تەسکە. ئەی تۆی پیاو لە ناوکەوە بۆ ئەژنۆت عەورەتە، ئەی چۆن تۆ کابۆیەکی تەسکەکەی تەپات دی بۆ ناو نوێژ کاتێک داچەمیتەوە هەموو جانت دیارە. کەواتە نە نوێژەکانمان، نە هەڵس و کەوتمان، نە مامەڵە و تەعاملمان، هیچ شتێکمان وەکو پێغەمبەری خوا نەماوە صلی الله عليه وسلم. ولولا شغلين أشهد أن محمد رسول الله. والله زۆر کەم تەرخەمین دەبێت تەوبە بکەین و پەشیمان بینەوە پێش ئەوەی کە ڕۆژێک بێ پەنجەی پەشیمانی بگازین کە ڕۆژی قیامەتە. يوم يعض الظالم على يديه. ڕۆژێک دێ هەردوو دەستی خۆمان ئەگازین ئەڵین خۆزگا لە دنیادا خواپەرستیمان بکردایە، خۆزگایە لە دنیادا چاکەمان زۆر بکردایە بۆ ئەوەی لە زەحمەتیەکانی ڕۆژی قیامەت ڕزگارمان بۆیە.